وڵاتی ئێمە وڵاتێکە ئاسمانەکەی هەر پیرۆزە، دار و بەردەکەی پیرۆزە، زەویەکەی پیرۆزە، خاچێکی پڕ خێر و بەرەکەتە. تەماشا ئەکەی هەر سوجێکی ئەو کوردستانە پڕە لە خێر و بەرەکەت، جا نەوتەوێ، غاستەوێ، شتی گران بەهاتەوێ و تەنانەت لە وڵاتانی غەیری ئێمە ئەگە حەل لە دەوروبەری خۆمان تەماشەکەین ئاویان بە کەلکی خواردنەوە نایە. بەڵام وڵاتی ئێمە ئاوە سازگارەکەی یعنی ئەو ئاوەشینەی کە خوای گەورە بە وڵاتەی بەخشیە لەوانەیە بە زۆرێک تاک بێت لە هەموو جیهان لە نێو وڵاتاندا. ئەو هەموو سەروەتە زۆرەی کە لە وڵاتدا هەیە، ئەو هەموو داهاتەی کە لە وڵاتدا هەیە، ئەو هەموو خێروبێرەی کە لە کوردستاندا هەیە، بەتەئکید ناحەزانمان، دوژبنانمان، ئەوانەی کە لە دەوروبەرماندان، هەموو جیرانەکانمان، جا تورک بێ، فارس بێ یان عەرەب بێ، بەڕاستی چاوی تەماحیان بڕیوەتە کوردستان و ئیشیشیان کردووە و ئیشی شەکەن و بەردەوامیشە بن لەسەر ئەوەی کە نێو ماڵی کورد یەک نەبیتن. چونکە ئەگەر نێو ماڵی کوردیەک بێ ئەوان دەستیان ناگاتە ئەو سەروەت و سامانێکەوە لە وڵاتەدا هەیە، ئەو هەموو خێر و بەرەکەتەی کە لە وڵاتدا هەیە. جا نەسیحەت و ئامۆژگاری ئێمە بۆ بەرپرسان و بۆ لایەنی پەیوەندیدار و حکومڕانانی کوردستان ئەوەیە ئەو ئەزمونە، ئەو ئەمن و ئەمانە، ئەو هەموو سەروەت و سامانەی ئەو وڵاتە با بەهادەری نەدەن و با دەستی برایەتی و خۆشەویستی لە بۆ یەکتر درێژ بکەن و یەکتر قبول بکەن. بەڕاستی ئەگەر هەر لایەنێک، هەر ئەحزابێک فکری لێ بکاتەوە بێتە سەرڕێسکەی ڕەمەزان، یعنی ئەو هەموو دووبەرەچی و ئەو هەموو ناتەبایەیەکەوە لە وڵاتدا هەیە بەڕاستی نامینێتن. جا بە تایبەتیش بە نسبەت ئەو پرسیارەی کە جەنابت کردی، فعلا ناکۆچی نێوان ئەحزاب، ناکۆچی سیاسی نێوان ئەو گروپانەی کە هەن لە کوردستاندا، ئێمە زیاتر لەناو کوردستانداین، ئەگەنا بە تەواوی جیهان لەناو ئەو مەشاکلەدا ئەژن. بەڵام ئەوەی کە لە کوردستانی ئێمەدا گوزەر ئەکا بەڕاستی ناسەقامگیری ئابووری هەیە، ناسەقامگیری سیاسی هەیە، ناسەقامگیری خێزانی هەیە. ئەوەش هەمووی لە چیدا خۆی ئەبینێتەوە؟ لەوەدا خۆی ئەبینێتەوە کە بەڕاستی میلەتەکەمان پەرتەوازە بووە، میلەتەکەمان دابەش بووە و ئەحزابەکانیش بە هەمان شێوە ئەو سەنگەری لەو گرتیا، ئەو سەنگەری لەو گرتیا کە ئەوە وای کردیە کە بەڕاستی دۆخی سیاسی و ئابووری لە ناو کوردستاندا ناسەقامگیر بێتن. باوەڕیان هەبێ بەوەی کە ئەمرن ئەگەر بەهات باو ئەو سوڵتەیە، ئەو منسەبە، ئەو پار و سەروەت و سامانە ئەگەر بمابا لە بۆ غەیریوان ناگەیشتە دەستەوەن، بەس ئەگەر فکر لەوەندەی بکەنەوە لایەن و ئەحزابی سیاسی نێو کۆمەلگا بەسە بۆ ئەوەی کەوە یەکتر قبولکەن. جا ئێمە پەیامی ئێمە وەکو مامۆستایانی ئاینی، پەیامی ئێمە وەکو ئاینی پیرۆزی ئیسلام، ئەو پەیامەیە پێیان دەڵێن، داوایان لێ ئەکەین کە دەستی برایەتی، دەستی خۆشەویستی، دەستی تەبایی لە بۆ یەکتر قبولکەن، کە ئامادەن لە بۆ غەیری خۆیان، لە بۆ غەیری نێو ماڵی کورد دەستیان درێژ بکەن، پێیان شەرم نەبێ، با چەند قاتی تر پێیان شەرم نەبێ کە یەک بۆ یەک تەنەزول بکات و بۆ ئەوەی ئەو وەزعە ناسەقامگیریە کە لە کوردستاندا هەیە سەقامگیر بێتن. طبعاً گەیشتن بە هەر ئامانجێک پەیوەستە بە یەکڕێزی و یەکگرتنی گشتی. گەیشتن بە هەر ئامانجێکی گشتی پێویستی بە یەکڕێزی گشتی هەیە. لە ئێستادا بە تاکید یعنی ناوماڵی کوردی پێویستی بە یەکڕێزی هەیە، دەستە ناودەست بن بۆ هەر ئامانجێک کە بیانەوێ. دەبێ سەرکردەکان هەمویان، هەموو ئەحزاب سیاسیەکان ئاگادار بن کە میلەت بەڕاستی لێیان تووڕەیە، بەڕاستی میلەت لەو پەڕی بێزاریدا، ئەوان ئەبێ هۆشیار بن وە پێویستیشە لەسەر مامۆستایانی ئاینی، نەک هەر مامۆستایانی ئاینی، هەموو چینی توێژەکان تیشک بخەنە سەر ئەو بابەتانە. و بەڕاستی وەک جەنابیشت ئاماژت پێ کرد، ئەمڕۆ هەرێمی کوردستان بەگشتی هەر چوار پارچە پێویستی بە یەکڕێزی و هەروەها بە برایەت و تەبایی هەیە، دەست لە ناو دەست بۆ ئەوەی ئەو ئامانجانەی کە کورد پێویستێتی ئەو ئامانجانەی بەگشتی هەمووی بە یەکڕێزی و بە تەبایی ئامانجەکانمە دەست بهێنن. جیرانەکانمان چ تورکە، چ عەرەبە، چ فارسە، هەر شتێ هەیە ئەوێ فەراغێک لە بینی عەزابە کوردیەکان ببێنێتەوە بۆ ئەوەی لەو فەراغەوە پەلکێشی ناو هەرێمی کوردستان بکات، هەر چوار پارچە بکات بۆ ئەوەی یەکڕێزی ناوماڵی کورد بشێوێنێت و تێکی بدات. بە تەکید دووبارە ئەڵێینەوە پێویستە سەرکردەکانمان هۆشیاری خۆیان یعنی هۆشیار بن بۆ ئەوەی یەکڕێز بن و دەست لە ناو دەستێک بۆ ئەوەی بۆ چوار پارچە کوردستان هەمیشە ئینشاءالله ئێمەش دوعا ئەکەین خوای پەروەردیگار هەر چوار پارچە کوردستان بپارێزێت وە ناوماڵی کورد ڕێی بخاتەوە ئینشاءالله.
لە دێر زمانەوە تا ئێستاشدا بێ دۆستەکانی کورد هەتا ئێستا کورد دۆستی نەبووە بۆیە پێویستە کورد خۆی دۆستی خۆی بێ نەک کەسێکی دوژمن بکاتە دۆستی خۆی